سەڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پێشکەتان دەگەمەوە. لەم بەرنامەیەدا باز لە زمانی کوردی و بڕیارەکەی وەزارەتی خوێندنی باڵا دەکەین. لە میوانەکانم دەپرسم لە ئێستادا دۆخی زمانی کوردی لە چه ئاستێکدایە؟ دوای 26 ساڵ لە دەسەڵاتی خۆماڵی چی بۆ زمانی کوردی کراوە؟ لە ئێستادا وەزارەتی خوێندنی باڵا بڕیاری داوە زمانی کوردی بکاتە زمانێکی لاوەکی لە خوێندنی زانکۆکاندا. ئایا ئەمە زیان گەیاندن نییە بە زمانی کوردی؟ گەرم بڕیارە لە پارچەیەکی دیکەی کوردستان بدرایە؟ کاردانەوەی دەسەڵاتدارانی هەرێم چی دەبوو؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە دەچمە لای میوانەکانم. بارودۆخی ئێستای زمان ڕنگدانەوەی مامەڵەکردنی بەرپرسیارانی حکوومەتە لەگەڵ زمانەکەدا. بەرپرسیارەکانیش وەزارەتی ڕۆشنبیری، وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا. پەیوەست بە زمانەوە ئەم سێ وەزارەتە زۆر کەم تەرخەمن، بە تەواوی زمانیان پشتگوێ خستووە. ئەوەی کە هەیە گەشەکردنی زمانێکە کە کاتی خۆی لەگەڵ دروستبوونی دەوڵەتی عێراقا هێنرا بۆ ئاراوە بۆ زمانی خوێندن، بەواتە ئەوەی کە بەڕێزان و خوا لە خۆش بووان تۆفیقوە بێ و ئەو کۆمەڵە بۆ زمانی کوردی کردویانە گەشەی کردووە بە شێوەیە کە ئاڕاستەکراو نەبووە، کە دەستگایەکی زانستی دیاریکراو نەبووە، تەرخان کرابێت بۆ زمان و بۆ خەریکردن بە زمانەوە. ئەمە کێشەی سەرەکی ئێمەیە. کێشەی سەرەکی ئێمەیە هەم لە ڕووی زمانەوە هەم لە ڕووی هەموو ئەو لایەنانەوە کە زمان ئەگرێتەوە. پیاو ئەتوانێت بڵێت ئەوەی کە ئێمە ئەمڕۆ هەمانەوەکو زمان دوورە لەوە کە زمانی کوردی بێت. مەبەستم ئەوەی کە پێی ئەڵێن ڕێزمان و ئەوەی کە پێی ئەڵێن فەرهەنگ، نەک زمانەکەی کە لە مێشتی مرۆڤایە. لەبەرەوەی کە ئێمە پسپۆرمان نەبووە لە زانستی زمانە، دەستگای تایبەتیمان نەبووە کە پەیوەستدار بێ بە کۆلێژی زانستی زمانەوە بۆ لێکۆڵینەوە لە زمان، بۆ بەستاندارکردنی زمان، بۆ دەرهێنانی فەرهەنگی ناومێشتی مرۆڤی کورد و کۆکردنەوەی لە چێوەی یان لە دووتۆی کتێبا کە بڵێن ئەمە ڕێزمانی کوردی و ئەمەش فەرهەنگەکەیەتی. ئێمە ئەوەمان نییە. تەنها زارەکی بە شێوەیەکی سەرپێیی ئەوەی کە زانیومان نەخستومانەتە سەر کاغەز، نەک لە ڕێی لێکۆڵینەوە ئەنجاممان دەستکەوت بێت و ئەنجامەکانیش پێڕەوبەندانە لە لێکۆڵینەوەی پێڕەوبەندانەوە بەواتە سیستێماتیکەوە بەدەستخرابن. لەبەرەوەی لێکۆڵینەوەی پێڕەوبەندانەمان نەبووە بۆ تەواوی پێڕەوە بچووکەکانی ڕێزمان لە ناو مێشکە، بۆ تەواوی چەڵگەی واتاییەکان لە ناو مێشتی مرۆڤە ئێمە نەمانتوانیوە ئەنجامی پێڕەوبەندانە ئەنجامی سیستەماتیک بەدەستەوە بدەین. ئەوەی شەکە ئێمە پێڵێن ڕێزمان، ئەوەی شەکە ئێمە پێڵێن فەرهەنگی ئاوەزی و نێمانە. وڵاهی ئەوەی ڕاستی بێ و ئەگەر نەی شارمەوە ڕاشکاوانە قسە بکەم دەکرێ بڵێم زمانی کوردی بەرەو داڕوخانەچێت، بەرەو داهێزرانەچێت، زۆر بەداخەوە بەرەو بێزراوکردنەچێت لە لای خەڵکی کوردخۆی. وە کارەکانیش دیارە بەڕای من ئەوانەی کە سیاسەت بازن لە وڵاتە کە من زۆر جار پێیان ئەڵێم سیاسەت مردار، ئەمانە بوون بە سەبەبی بوون بە هۆکاری داڕوخانی زمانەکە. ئەوەی ڕاستی بێ گەر ئێمە وەکو مێژووی کۆنی خۆمان سێری لایەنی زمان بکەین، ئەوە مەلاچاکەکانی کورد بوون کەوا زمانی کوردیان پاراست وەک نووسین برێویان پێە. پیاوێکی وەکو مەولانە خالیدی نەقشبەندی ئەو ئاوەزە گەورەی کورد، ئەو ڕچشکێنی یەکەمە من پێم وایە لە هیچ نەبێ لەم گۆڤەرەی ئێمە کە سەر بە شێوەی بە کرمانجی ناوەڕاستە ئەو ڕچشکێن بوو، بە دوایە نالی و سالم و کوردی و دواتر مەحوێ و تاکووە گاتە ڕاپەڕین. هەر بۆ نمونە پیاوێکی وەکو نالی لە شعرەکانەوە سیر کە پێ دەڵێ کە کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کوردیە خۆ کوردیە خۆ کردیە، هەر کەسێ نادان نەبێ خۆی تاالبی مەعنا دەکا.
ئەمە بۆ ئەمان پیاڵە چونکە کۆلکەمەلای ئەو کاتە کە زۆر بوون ئەوانە دژایەتیان کردووە کە ئەم بە کوردی بنووسێ. باڵادەستی ئەو لە شێعرا و هاوڕێکانی بە دوای خۆیان کە پیانەوترە سێ کوچکەی بابان ئەمانە بوون بەهۆی ئەوەی کەوا ڕێچکە بگرێت و تا ڕاپەڕین بێت و ساڵ بە ساڵ لە برەوە بێت. ئەو ڕێچکەی ئەوان گرتیان لە ڕۆژگاری بابانەکانەوە لە سەروەختی مەملەکەتەکەی شێخی نەمرا گوڕێکی زۆر چاکی پێدرا. ئەوە بوو زمانی شیرین سرودی پێنووسرا. سەرنج بە کاتێک کە سمکۆ دێ بۆ سلێمانی بۆ خزمەت شێخ سمکۆی شکاک پیاوێکی گەورەی فامیدەی ڕامیاری وەکو حاجی مستەفا پاشای یامولکی جوا بەنێرێ بۆ ڕەفیق حلمی کە هەربێ ئەم شەو سرودێک ئامادە بکەن بەو قوتابیانەی کەوا لە قوتابخانەکانی کە لە ڕۆژگاری شێخا کراونێتەوە ئەبێ بە کوردی لە پێشوازی سمکۆی شکاکا بوترێت. ئەوانە ئاوا بیریان لە زمان کردەوە. دواتر هات لە جمهوریەتی جوانەمەرجی کوردستانە ڕۆژگاری قازی گوڕێکی تری پێدرا. لە ڕۆژگاری شێخەوە ڕۆژنامەی پێدەرکرا، لە ڕۆژگاری جمهوریەتی کوردستانە گۆڤاری پێدەرکرا، تەنانەت گۆڤار بۆ مناڵانیش دەرکرا. دواتر دێین لە 58 کە شۆڕشی بە شۆڕژ ناو ئەبرێ ئەوەی عەبدولکەریم قاسم کە مەلکیەتی لە گۆڕنا پاشایەتی لە گۆڕنا ئەوە بوو گوڕێکی تر بە زمانی کوردی درا. دوجار شۆڕشی ئەیلول ئەبێ لە سایەی ئەو پیاوانی ئەو ڕۆژگارە کە تێکۆشەری کورد بوون و لە پێشیانەوە مەلا مستەفای بارزانی دەبینی زمانی کوردی ئەو ڕێچکەی گرت کە ئەمە ئەڵێم ئەوە ئەگەڕێنمەوە بۆ ئەوەی زۆرێکە بوون ئەو کاتەش ئەیانویست زاربازی و ناوچەگەری و ئەمانە لە زمانی شابکەن بەڵام ئەو بارزانی بوونی هێشت. ئەوە هات دڵسۆزانی کورد زیاتر برەیان پیا تا ڕاپەڕین، بەڵام بەداخەوە لە ڕاپەڕینە بەداخەوە هەزاران جار بەداخەوە ئەو هەموو خوێنی ڕشتمان لە پێناوی ناسنامەی نەتەوەیی و لە پێناوی زمان و نەتەوەکەمان بوو، بەڵام کۆڵەکەی یەکەمی نەتەوەیی هەر میلەتێکیش هەر نەتەوەیەکیش زمانەکەیەتی، بەڵام لە دوای ڕاپەڕینەوە هەنگاو ئێمە زمانەکە بەرەو پاشەکشا بین. ئەگەر لێم بپرسیت چۆن لە دوای ڕاپەڕینەوە، ئەوە زۆر بە ڕاشکاوی پێ دەڵێم لەو پەرلەمانەی کە بە خوێن دروستمان کرد، لەو پەرلەمانە لە نێوان حیزبەکانی کووردا زمانی کوردیە خرێتە دەنگانەوە کە کاروباری پەرلەمان و دام و دەستگاکان گەرماوگەرم هەمووی بکرێ بە کوردی، واز لە عەرەبی بێنێ. بەڵام زۆر بەداخەوە ئەڵێم کە خرێتە دەنگانەوە بە دەنگێک دەیدۆڕێنین. زمان وەکو بەشێکی دانەبڕاو لە سیاسەت و لە بەشەکانی دیکە و لە دەسەڵات دیارە پەیوەستیەکی تەواو یا پەیوەندیەکی تەواوی هەیە بە دەسەڵاتەوە. لە ئێستادا کە دەسەڵاتی کوردی یا حکوومەتی هەرێم لە ئاستی خۆی لە ئاستی پێویستانیەوە جومگەکانی دەسەڵات پەکراون و پەرلەمان پەکراوە، ئەوانە بۆ خۆی کاریگەری هەیە لەسەر بارودۆخی زمانیش. بەڵام ئەم پێش ئەوە دەمەوێت بگەڕێمەوە بۆ پێشتر هەندێک شتی گرنگ کە هەیە. زمانی کوردی لە ئێستادا کە دەڵێن زمانی کوردی لە ئاستی پێویستانیە، دیارە پەیوەندی بە بارودۆخە سیاسیەکە و بە هەیمەنەی سیاسیەوە هەیە. بۆ نمونە ئێستا وڵاتێکی وەکو ئێران چونکە هەیمەنەی سیاسی خۆی هەیە، یا وڵاتانی ڕۆژئاوا کە هەیمەنەی سیاسی خۆیان هەیە، تەماشا دەکەین ئەو هەیمەنە سیاسیە بۆتە هۆی بەهێزی زمان و بڵاوی زمانیان. بۆ نمونە ئێمە منداڵانی ئێمە لە ئێستادا لە سەرەتا و لە باخچەکانەوە تەماشا دەکەین ئینگلیزی دەخوێنن، یا ئەگەر زمانی وەکو گوتمان ئێران ئەگەر تەماشایەکی بکەین تەماشا دەکەین ئەگەر لە هەر بەسی ترین شت سادەترین شتێک کە وەریگرین، بۆ نمونە
لەسەر بەنزینخانەیەک یا لە شوێنێکی گشتی کە دەنووسرێ قاتعان تەدخین مەمنوع است کە وشەکانی هیچی هی خۆی نین جگە لەو ئاستەی کە وەکو پاشگرێک خراوەتە سەری ئەوی تر هەمووی عەرەبیە بەڵام تەماشا دەکەین لە شانازیشی پێوە دەکەن چونکە ئەوان هەیمەنەی سیاسیان هەیە کە پشتیوانی بەهێزی زمانەکەیە هەیمەنەی سیاسی وەکو دەڵێن ئێمەش سوپاس بۆخوا کە هەرێمێکمان هەیە بەڵام ئەو هەرێمە نەیتوانیوە لە ئێستادا ئەو هەیمەنەیە دروست کات حتمما ئەو نەبوونی ئەو هەیمەنەیەش بۆ ئەو پەرتەوازەیە کە لە جەوی سیاسیدا لەو واقع سیاسی کە هەیە کە لە ئاڵۆزی نێوان لایەنە سیاسیەکان و ناچالاکی دام و دەستگاکان چونکە ئەگەر ئەوان یەک ڕیز و یەک دەنگ بن حتمما هەمویان پشتیوانی لە دام و دەستگاکان و لە پەرلەمان و لە حکوومەت و لەوە دەکەن ئەو کاتە بەهێزی ئەو دەسەڵاتە دەبێتە هۆی بەهێزی زمانیش هەتا هەر نمونەیەکی سادەکە لە نزیکترین ڕۆژدا کە لە دوێنێ و پێرەدا بیستم ینی ئەوەیە کە برادرێکی عەرەب لە کۆبنەوەیەکی فەرمی لە کۆبنەوەیەکی تەواو فەرمی پارێزگای کەرکووکدا ئیدارەی کەرکووک لەوێدا کە کۆبۆتەوە کاتێک کە قسە لە بارودۆخێک لە بارودۆخەکانی کەرکووک دەکرێت کابرای عەرەب دەڵێت تا من لێرەم کەس بۆی نییە بە زمانی کوردی قسە بکات ئەبێ هەمووتان بە زمانی عەرەبی قسە بکەن ئەگەر دەسەڵاتی کوردی هەیمەنەی هەبوایە ئەگەر هێزە کوردیەکان هەمویان یەک دەنگ و یەک ڕنگ لە پشت ئەو حکوومەت و پەرلەمانە بوونە ئەگەر پەرلەمانیان پەک نەخستە پێتان وایە ینی ئەو کەسە بتوانێت یا کەسێک بتوانێت لە ناو کۆبنەوەیەکی فراوان کە زۆرینەی کووردە و کە دەسەڵاتەکە لە کەرکووکدا زۆرینەی کووردە بتوانێت ئەو قسەیە بکات بۆیە دەڵێن ئەو بارودۆخە سیاسیە کە لە پشتێوەیەتی ئەوە سەرەتایە دوو ئێمە کە باسی لە ئێستای بارودۆخی زمانی کوردی دەکەین حتمما ناوە دەبێ بشگەڕێنەوە بۆ پێشووتر یعنی ئێمە ئێستا لە پەشێوی داین زمانی کوردی لە پەشێویەکدا پەشێوی هەتا لە ئەلفوبێکەیدا بۆ نمونە ئێمە کە دەڵێن ئەلفوبێی زمانی کوردی ئەو ئەلفوبێی پێی دەنووسین کە بە ئەلفوبێی عەرەبی ناوزەت دەکرێت ئێمە خاوەنی ئەلفوبێی خۆمانین کە ئەلفوبێی کوردیە ڕاستە بەشێکی هاوبەشە و تێکەڵە لەگەڵ ئەلفوبێی عەرەبیدا بەڵام تەماشا دەکەین لەولاوە ئیش لەسەرەوە دەکرێت ئەویش بەرهەمی چەندین ساڵەی پێشووە بە حەقەت لە کاتی هەر لە سەردەمی ئەتاتورکەوە کە چۆن ئەتاتورک پرۆژەیەکی هێنا بۆ خۆی پرۆژەیەکی هێنا لە تورکیادا کۆمەڵێک شتی قەدەغە کرد لەوانە ئەلفوبێی قورئانی قەدەغە کرد و لەوانە ئەوەی کە تایبەت بێ بە زمان بۆ نمونە بانگدانی بە زمانی عەرەبی قەدەغە کردی ئەوانە کۆمەڵێک پرۆژە بوون بۆ ئەوەی کە جارێکی کە یا بڵین هەیمەنەی ئەوروپی هەیمەنەی ڕۆژئاوایی بەسەر ئەو وڵاتەدا سەپێنێ ئێمەش هەر لەو کاتەوە هەندێک شتمان هەیە بۆ نمونە ئێمە لەو کاتەوە چەند نووسینێکمان هەن دەڵێن وڵا ئێمە کورد پێشتر بە ئەلفوبێی لاتینی و نووسیمانە بەڵام ئێمە نووسین یا بەڵگەمان لە بەردەستدانیە ینی چەند نووسەرێکن ئەو قسانە دەکەن ینی ئەی ئەگەر بەڵگەت لە بەردەستدانیە چۆن ینی بە پێی چ بەڵگەیەک تۆ قسە لەوە دەکەی لە کاتێکدا کە ئێمە ئەگەر بگەڕین بە هەر بە شاخەکانی کوردستاندا بەناو کەلەپوری کوردیدا بەناو کۆمەڵێکشدا ئێمە بەڵگەی زۆر کۆنمان هەیە کە بە ئەلفوبێی عەرەبی نووسراوە پێش ئیسلامیش ئەگەر بگەڕین بە تایبەتی هەڵکۆڵینی سەرتاشە بەردەکان ئەگەر بگەڕین بۆ ئەوانە ینی شتمان هەیە کە بەو ئەلفوبێیە نووسراوە کەچی ویستویانە وەکو بڵی پرۆژەیەکی لاساییکردنەوەی ئەتاتورکی جارێکی کە بێتە پێشەوە کەوە لە زۆرێک لە ڕاگەیاندەکانیشدا دەبینرێت لە مانشێتەکان لە نووسینی هەواڵەکاندا بەو ئەلفوبێ لاتینیە من ناڵێم نەیزانین زانینی لەوانەیە پێویست بێ باش بێ بۆ ئەوەی ئێمە ئەگەر کوردانی ڕۆژئاوا یا کوردانی باکوور چەندین ساڵە نووسینیان هەبووە بەو ئەلفوبێ بۆەوەی نەفەوتێ ئیسفادە لە ئەویش بکەین بەڵام ئەوەی گرینگە ئەو ئەلفوبێی کە هەزاران شاعریان ئێمە گەر بەس بگەڕێنەوە بۆ نمونە بۆ نمونە بۆ مێژووی ئەدەبی کوردی مێژووی وێژەی کوردی سدیق بۆرەکەی چێ ئەوانە هەر بە سەرژمێرکردن هەزاران شاعیر سەرژمێر دەکەن کە بەو ئەلفوبێ نووسیویانە کەلتورێکی دەوڵەمەندی گەورە ئەوە هۆکارێکە بە حەقەت کە من پێم وایە پەشێویەکەیە پەشێوی هەتا لە ئەلفوبێکەشیدا ینی ئەلفوبێکەی تەماشا دەکەین ئەو کتابلا دەبرێ و ئەو دەهێنرێ ئەو ینی ئەو ئاڵ و گۆڕە کەوای لێکردووە سەری لە قوتابی و لە فێرخواز و ئەوە شتێکداوە بە حەقەت ینی تۆ لەسەر چی ڕای دێنی ئەو ئەلفوبێی کە پێشتر هەبووە کە ئەلفوبەیەکی باش و گونجاو بوو ئەوە لابرا و ئەو هێندرا بەبێ بڕیار بەبێ گەڕانەوە بۆ وەکو دەڵێ توێژینەوەیەک یا شتێک هەروە سەرپێی بڕیارەکان دەدرێن و تەماشا دەکەین بۆیە دەڵێن لە ئێستادا بە حەقەت
یا ئەوەی کە هەیە لە ئاستی پێویستدا نییە. زمانی کوردی لە ئێستادا لە ڕاستە لە بارودۆخێکی زۆر باشان نییە لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لەو چەند ساڵی ڕابردووە نەیتوانیوە هەم پلانی زمانی هەبێت هەم سیاسەتی زمانیشی هەبێت. ئەمە دواتر باسیەکەین لە شوێنەکانی ترە. ئێستا بینیت لە هەرێمی کوردستانە بۆ نمونە لە دەستگاکانی ئەگەر ڕاگەیاندنەوە باسی بکەین کە یەکێکن لەو شوێنانەی کە زمانی با بڵێن ستانداردی تیا پەخشەکرێت، ینی چکە زمانی ستاندارد یاخود ئەو زمانە فەرمی کە لە شوێنەکانە لەو دەستچوارچەوەی ئەو قەوارە سیاسیاکاری پێکرێ بەشێکی زۆری لە میدیاوە پەخشەکرێ. ئەبی لە میدیاکانی هەرێمی کوردستانە لەبەرەوەی چاودێریی ورد نییە، لەبەرەوەی لە ڕاستیە دام و دەستگایەکی تایبەتمەند نییە بۆ چاودێریکردنی ئەم میدیایانە. هەر میدیایە بە کەیفی خۆی کارەکە و زۆر جار زاراوەی وادا ئەتاشرێکە لە ڕاستیا لەگەڵ ئەتوانم بڵێم یاساکانی زمانی کوردیشە نایەتەوە، ئەو یاسای وشەسازی و دروستکردنی وشە لە زمانی کوردیا. لە شوێنێکی ترە لە ڕاستی هەر ئەگەر لەسەر ئەم دەستگایانە بوەستین ئەبینیت زۆر بە دەگمەن ڕەنگە لە حاڵتی نەبوونی شابێت کە ئەگەر ڕایۆشکاری زمانەوانیان نییە، کەسێکیان کەسی پسپۆر نیە لەم شوێنانە کە فیلتەری ئەو هەواڵانە بکە، ئەو زاراوانە بکە. ئەمە دیوێکی تریشی لە ڕاستیە ئینسان کە سەیری ئەو نووسرا و شتە فەرمیانەی حکوومەتی هەرێمی کوردستانەکە جارێ هەر لە هەڵی ڕێنووسەوە بیگرە بۆ فۆرمی نووسینەکەی لە ڕاستیە ئینسان تەریقە بێتەوە لەوەی کە حکوومەتێکی کوردی لە دوای ئەوەندە ساڵ لە حکومڕانی ئەبەو شێوەیە مامەڵە لەگەڵ نووسراوەکانی خۆیان بکە. ئەمە جگە لەوەی کە لە ڕاستیە لە ئێستادا نەتوانراوە لە زاخۆ تاگاتە گەرمیان لە کتێبەکانی خوێندنە بە یەک فۆرمی خوێندن هەبێ، بە یەک ڕێزمانی خوێندن هەبێ. ڕاستە هەموو مناڵێک هەموو کەسێک مافێکی ڕەوای خۆیەتی با بڵین ئەگەر وردی کەیتەوە شێوەزاری دایک، بەڵام ئەمە نابێت ڕێگر بێ لە بەردەمەوەی کە لە هەرێمی کوردستانە لە دوای 26 ساڵ لە حکومڕانی نەتوانراوێ زمانی ستاندارد هەبێت. یعنی ئێمە لە ڕاستیە ئەگەر زیادە ڕۆیی نەکەین لە پێش 91 دۆخی زمانی کوردی لە زۆر ڕۆ باشتر بوو. ینی با بڵین هەمان ئەو کتێبە ڕێزمانانەی کە لە دهۆکە خوێندان لە سلێمانی و لە گەرمیانیژە خوێندان لاولۆریژە خوێندان کۆڕی زانیاری کورد و مەجموعە علمی هەبوو، هەموو ئەمانە کاریان لەسەر بەرەو پێشبردنی زمانی کوردی و مەسەلەی زاراوەسازی و ئەوانە کرد. و دیوەشی تریش ئەوەیە لە ڕاستیان لە ئێستادا ڕاستە ینی زمانی ئینگلیزی زمانێکی گرنگە و زمانێکی با بڵین ئەتوانم نێونەتەوەیە و بە حکمی ئەم شۆڕشی زانیاری و تەکنۆلۆژیاش لە ئێستادا ئەوەی تر گرنگی پێیا کردووە. بێگومان ئەمە پەیوەندیدارە بەشێکی زۆری بەو قەوارە سیاسی کە لە پشت زمانی ئینگلیزیەوە لە ئێستادا لە ڕاستیە بەشی ینی ئەوەندەی تێبینی ئەکرێت لە بەڕێوەبەران و لە حکوم بەدەستانی هەرێمی کوردستانە ئەوەندەی ئێتیمامەکە بەرەو زمانی ئینگلیزیە کەمتر لەوە، زۆر کەمتر لەوە بەرەو زمانی کوردیە. بۆیە لە هەموو ڕوویەکەوە ئێمە پێویستمان بەوە هەیە لە ڕاستیە بەوردی لە ئێستادا لەسەر زمانی کوردی بوەستی. ئەوەی کە بۆ زمانی کوردی کراوە شێواندنێتی بە تایبەتی یەک لە ڕوو کوتم کە دەستگایەکی تایبەت نییە بۆ کۆنتڕۆڵکردنی زمان و زمان بەکارهێنان. لەو ڕووە کە بڕیارێک بۆ نمونە وەزارەتی پەروەردەیان وەزارەتی خوێندنی باڵا ئەیە وەزارەتی ڕۆشنبیری هیچ کاردانەوەیەکی هیچ لێکدانەوەیەکی بۆ ئەو بڕیارە نییە. تەنانەت ئەم سێ وەزارەتەش بێکەوە کار ناکەن لە خزمەتی زمانە. بەدەر لەوە ڕاگەیاندنەکان بە ئارەزوی خۆیان زمانەکە ئەشێوێنن، لەبەرەوەی وەکوتم دەستگایەک نییە بۆ کۆنتڕۆڵکردنی بەکارهێنانی زمان. پارتەکان بۆ خۆیان ئەدەبیاتی تایبەت بە خۆیان هەیە، لە ئەدەبیاتی تایبەت بە خۆیانە گەنجی وشەی تایبەت بە خۆیان هەیە کە دروستکراون، سەر لێ شێوێنەرن. بۆ نمونە لەولا خوێنکار بەکاردێت، لەولا قوتابی بەکاردێت، لەم لا خوێنکار بەکاردێت. هاوژین واتای هاوسەری نییە. ئێستا لە ڕوودا و لە کۆمەڵێک تەلەڤیزیۆن لەولا
وشەی هاوژین دروست کراوە وەک هاواتە بۆ هاوسەر لە کاتێکە هەمومان هاوژینی یەکترین کە لە سەردەمێکە ئاژین بەڵام هاوسەری یەکترینین. زانکۆ دەستگایەکی وەکو ئاکادمیای کوردیا کوردستان داینەوە زانکۆ دروستکراوێکە کە بە پێی پێڕەوی زمانی کوردی نییە. ئەمە بارودۆخی ئەمڕۆیە، ئەمە بایەخدانی ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکانە بە زمانی کوردی. من حەزەکەم لێرە ئاماژە بۆ بم کە هەموو ئەو ڕووداوانەی کە خەڵک بێزار ئەکات پەیوەست بە زمانەوە هەمووی تەواوکەری یەکترین، هەمووی تەواوکەری ئەو پاشەگەردانیان کە ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکانی جۆری مامەڵەکردنیان لەگەڵ زمانە ئەیکەن. بەواتە ئەوەی کە هەیە تەواوکەری بەرنامە و بیرکردنەوەی ئەنجومەنی وەزیرانە. لەبەرەوەیە کە بارودۆخی ئەمڕۆی زمان بۆ گەشتووە کە ئەمڕۆ تێیدایە. زمانی کوردی خەڵکێک هەیە هەوڵەیە بە ئاڕاستی چۆن بڵێ برەوپیانی زمانەکە و خۆشەویستکردنی، بەڵام هەوڵێکی زۆر زۆری تر هەیە لە نەزانیەوە بیا لە گێلێتیەوە. هەردووکی ئاکامەکەی بۆ نەتەوەی کورد چۆن بڵێ کارێکی تا بڵێ دژوار و دژمنانەیە و دەچێتە خانەی پەرژەوەندی دژمنانی کوردەوە کە ئەوان ڕەنگە ئەویان پێ نەکرابێ، بەڵام زۆر بەداخەوە ئەمان هەنگاو هەنگاو ئەوە ئەکەن. هەرتۆ سیرکە ڕۆژگارێ بوو ئەم شاری ئێمە شارێکی بچکۆلە بوو، بەڵام بازرگانی ئێمە کە کاتێک ڕێکەوتنی لەگەڵ کۆمپانیایەکی وڵاتانە ئەکرد داوای ئەوەیە کرد کە بە کوردی لە شتەکان بنووسێ. ڕەنگە ئێستا هەبێ بڵە شتیوان نەبووە. من هەر بۆ نمونە برایان جەلالی مامتۆفیقی چینیانی لەگەڵ کاک عوسمانە کە ڕەوانیان شاد بێ ئەوانە جۆرێک لە مەکینەی درومانیان هێنایە عێراقەوە کە ڕێکەوت بوون کە ئەبێ لە هەموو شوێنێکی کوردستان نووسرابێ، تەنانەت لە بۆدیە ئاسنەکەشی کوردستان نووسرا بوو. بەڵام ئێستا تۆ جۆرێک لە بازرگان لە سایی حیزبی کووردا پیا بوو کە ئەچێ پۆخڵەواترین بابەتی بۆێنێتە چ جای ئەوەی کەوا خەمی ئەوەی بێ زمانی کوردی لە چه ئاستێکایە. دیارە حکوومەتی هەرێمە مەناڵێن هیچی نەکردو، چونکە کۆمەڵێک شت هەن شتی بەرچاو بەڵگەن بۆ خۆیان بەڵگەن. وەکو بۆ نمونە ئێمە چەند زانکۆمان هەیە لەو هەرێمەدا، هەر زانکۆیەک بگرە زیاد لە بەشێکی کوردی هەیە. ئێستا مەگەر زانکۆی ڕاپەڕین وەرگرین کە بۆ نمونە لە قەڵاتزێ بەشی هەیە کوردی بەشی کوردی هەیە و لە ڕانیە هەیەی و ئێوارانی هەیە، ینی ئەوانە سەرجەم زانکۆکانی لە دەهۆک و سەڵاحەدین و سلێمانی و زانکۆی چەرم و زانکۆی ڕاپەڕین هەموو ئەو زانکۆیانی کە هەمان زانکۆی سۆران ئەوانە هەمویان بەشی کوردیان هەیە و ئەوانە هەمویان حتمەن کە بەشی شەبێ دیراسە هەیە، توێژینەوە هەیە، دەیان توێژینەوە لە بوارەکانی ماستەر و دکتۆرا و لەوانەدا هەیە لەسەر زمانی کوردی، لەسەر زمان و ئەدەبی کوردی بەگشتی. ینی ئەوانە بەڕاستی جێشانازین، ینی ئەوانە شتی کەم نین. و لە هەمان کاتدا ئەکادیمیایەکی شێمە ئەکادیمیایەکی کوردیمان هەیە و ئێمە یاسامان هەیە لە پارلەماندانی دەرچووە پشتیوانی لە ئەو شێوەزارێک کە ئێستا پێی دەنووسرێت وەکو زمانی فەرمی و پێی دەخوێنرێ. یعنی ئێمە ئەکادیمیامان هەیە و یاسامان هەیە، یاسای پەرلەمانیمان هەیە پشتیوانی لێ کردووە. بەڵام ئەوەی گرینگە لەوانەیە لێرەدا ئەوە بێ کە ئێمە ئەکادیمیامان هەیە، بەڵام ئایا تا چەند لە بڕیارەکاندا حکوومەت، دەسەڵات، وەزارەتی پەروەردە، وەزارەتی خوێنی باڵا دەگەڕێتەوە بۆ بڕیارەکانی ئەوان پرس بە ئەوان دەکا، یا ئایا توێژینەوەکانمان چەندیان لە ئاستی پێویستدان. ئەوەیە کە ئەوە خاڵی گرینگە بەڕاستی. ئێمە توێژینەوەکانمان پێویستە لە ئاستی پێویستدا بن سەبارەت بە زمانی کوردی، چونکە بیردۆزەکانی زمان ئەو ڕۆکە لە جیهاندا دەخوێندرن، ینی تەماشا دەکەین دەگوازرێنەوە بۆ بوارەکانی کەش، ینی بیردۆزەکانی زمان لە جیهاندا دەگوازرێنەوە لە بوارەکانی کەی زانستەکاندا ئیشیان پێ دەکرێت. بۆیە ئێمە دەکرێت بڵین ئێمە ڕاستە ئەوانەمان هەیە، ئەوانە دەستکەوتن، بەڵام ئەکادیمیا بۆی ناگەڕینەوە لە پرسپێکردن لە هەر بڕیارێک سەبارەت بە زمان کە وەکو چۆن پەرلەمانمان پەک خستووە، یاساکانی پەرلەمانمان هەیە، بەڵام ئێمە پەرلەمانمان خۆی پەک خستووە نەکەری یاساکانی. ینی تەماشا دەکەین ئەوانە بەڕاستی لە دوای 26 ساڵ بەڵێ کۆمەڵێک دەستکەوتمان هەن، بەڵام ئەو دەستکەوتانە خەریکین بۆ خۆمان پەک دەخەین.
ینی ئەکادیمیا بڕیارەکانی وەکو مەرجع بۆی ناگەڕێنەوە و توێژینەوەکانمان ئیشی پێ ناکەین دیراسەی ناکەین ناین بیکەین بە بواری عملی و لیژنە و شتی بۆ تەشکیلکەین لیژنەی باشی بۆ دابمەزرێن بین کە دیراسەی ئەو توێژینەوانە بکەن بێن دیسان ناوە ئەو دیراسانە بخەنە بواری عملی چونکە بەڕاستی ینی ئەگەر تەمەشاکەین ڕاستە ئێمە ئەوانەمان هەیە بەس ئەوانە گۆڕانکاری لە زماندا ڕوودەدا کە گۆڕانکاریش ڕوودەدات ئەو توێژینەوانە کە دەخرێنە بواری پراکتیکی نوێبوونەوە لە زماندا گەشەکردنی زمان لەوێەوە دەست پێ دەکات ینی ئێمە هەتا سەبارەت بەوەی کە ئێمە بەڵێ 26 ساڵە دەسەڵاتێکمان هەیە بەڵام 26 ساڵە یعنی نەتواندراوە ئەو زمانە فەرمیە کە یاسای پەرلەمانیشیە پشتیوانی زیاتری لێ بکرێ و بەهێز بکرێ بۆ چونکە دەسەڵاتی حیزبی دەسەڵاتی حیزبی و ناوچەیی کە دەڵێن حیزبی و ناوچەیی بەڕاستی لە هەر سنوورێک حیزبێکی دەسەڵاتدار بە تایبەت ئەو دوو هێزە دەسەڵاتدارەی کە هەن ینی وای کردووە کە تەماشا دەکەین پەچی ئەو شتانیان خستووە ینی ڕێنادەن ئەو زمانە گەشە بکات بە چەند بڕیارێک لە هەر سنوورێکدا یا بڵین منهەج جاری وهەیە ئاڵوگۆڕ دەکرێت بێ بگەڕێنەوە بۆ تێکڕای بڕیارێکی دروست ئاڵوگۆڕی منهەج یعنی ئێمە منهەجمان هەیە بەڵێ منهەجمان لە تەواوی قۆناغەکاندا لەوەی هەبێ بەس نە منهەج لە ئاستی پێویستدایە وەکو پێویست لە کەموکوڕیەکانی زمانی خۆی هەر خودی خۆی لە کەموکوڕی زمانی خودی خۆی لە شێوازی داڕشتنیدا لەوانە هەمووی کەموکوڕین بۆیە تەماشا دەکەین لە کاتێکدا کە ئەو دوو هێزە هەیمەنەیەکیان کردووە بەسەر تەنانەت زمانیشدا ویان لێ کردووە کە ئەویشیان تا ئاستێک پەک خستووە. ئەمە یەکێکە لەو نوقتە هەرە با بڵێن خراپ و سلبیانەی کە لەسەر دەسەڵاتی حکومڕانی کوردیە. لە ئێستادا ئێمە ئەکادیمیایەکمان هەیە لە هەولێر کە لە دوای ئەوەی کە ئیدارات لە سلێمانی هەولێرێکی گرتەوە لێرە کوردۆلۆژی هەبوو لەوێش کۆڕی زانیاری هەبوو دواتر لە ژێر ناوی ئەکادیمیا ناوێنە ئەم ئەکادیمیایە لە ڕاستیە ئەمە بە حساب ئەبێت ئەو موئەسسەیە بێت کە هەم خەمی زمان بخوا هەم خەمی ئەدەب بخوا هەم خەمی بابەتەکانی تری تایبەت بە کورد بخوا بەڵام ئەوەندەی من ئاگادار بم هەم ئەمە نەیتوانیوە کە ئیش و کارەکانی خۆی بە باشی جێبەجێ بکە بۆ نمونە ئێمە لە پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 6 ساڵی 2014 یاسای زمانە فەرمیەکانمان دەرکردووە کە لە دەستوری هەمیشەی عراقشا لە مادەی 4 هاتووە کاڵە زمانی کوردی و زمانی عربی دوو زمانی فەرمین لەسەر تاسەری عراقا بۆ تایبەتی بۆ ئێمە هەرێمی کوردستان ئەمە تا ئێستاکە نەچووەتە بواری جێبەجێکردنەوە وەنە هەروەها ئەو جیهەتەشی کە وەکو ئەکادیمیای کوردیە کە بێگومان لە تەنیژ وەزارەتی ڕۆشنبیری و شوێنەکانی ترەوە کە ئەبێ ئەو لایەنە بن کە چاودێری جێبەجێکردنی ئەم یاسایە بکەن کە ئەمە تا ئێستا هیچی نەکراوە. حکوومەتی هەرێمی کوردستان وەکو لە سەرتاشا باسم کرد کە ئەمە نقطەی هەرە لاوازی ئەم دەسەڵاتی ئێمەیە لە بەرامبەر زمانی کوردیە نە سیاسەتی زمانی هەیە نە پلانی زمانی هەیە واتە نەیتوانیوە بە پلان ئەو ئیش لەسەرەوە بکە کە چۆن زمانی کوردی ئەباتە ئاستی زمانە با بڵێن بە برەوەکانی جیهانەوە بۆ منە چۆنی باتە ئاستی زمانی ئینگلیزیەوە چۆنی باتە ئاستی زمانەکانی ترەوە کە ئەمڕۆ لە عالەما کاری پێکرێتوانە و هەروەها چۆن زمانی کوردی والێ ئەکا کە ڕۆژانە لەگەڵ هاتنە ناوی وشەی تازە ئەم وشانە یاخود لەگەڵ داهێنانی تازە لە جیهانە چەنی ئەتوانێت لە ناو زمانی کوردیا وشەی بۆ بدۆزێتەوە و چەنی ئەتوانێت بە یاسا وشە سازیەکانی زمانی کوردی وشەی بۆ دابڕێژێ و هەروەها نەیتوانیوە هەر لە چوارچۆی سیاسەتی زمانی و پلانی زمانیا ئەمە بکات کە زمانی کوردی چۆن بتوانێت چێبڕچێ یاخود منافەسە لەگەڵ زمانەکانی ترا بکە بۆیە لە ڕاستیان لە هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو چۆن لە بوارەکانی خزمەتگوزاری وەکو چۆن لە بوارەکانی دارایی وەکو چۆن لە بوارەکانی بنیادنانی دیموکراسی و دەساودەستکردنی دەسەڵات هەموو ئەمانەی ترا شکستی خواردووە لە مەسەلەی بایەخدان بە زمانی کوردیە ئەوە زۆر زیاتر شکستی خواردووە دیسان ئەگەرەوەی سەرەتام دووبارەکەمەوە دوای بەیانی 11 ئازار وەختێک کە ئەم منتیقەیە بە منتیقەی ئۆتۆنۆمی ئەو کاتە ناسرا بوو لە ڕاستیە
چ زمانی کوردی لە خوێندنە کە بەکارهێنرا هەر ڕاستەوخۆ و کاتانە دەستکرا بۆ نمونە بە وەرجێڕانی بابەتە زانستیەکان هەمومان نەزانین کە لەم شارە بۆ نمونە کەسە چۆکو مامۆستا جەمال عەبدوول بۆ نمونەوانەی کیمیا کە وەرگێڕایە سەر زمانی کوردی و زۆر بابەتی تریش یعنی تۆ بێنە لە بەرچاوی خۆ لە پێش ڕاپەڕینە لە زاخۆ تا گەرمیان یەک ڕێزمانی کوردیە خوێنرا و هەروەها بابەتە زانستیەکانیش وەرنە ژێڕایە سەر زمانی کوردی ئێستا تازە بە تازە زۆر ینی دەنگمان گوێ لێ ئەبێ و ئیشی لەسەر دەکرێت وەڵا زمانی کوردی ناتوانێت ببێ بە زمانی زانستەکان کە ئەمانە لە ڕاستیە هەمووی ئەنجامی خراپی حکومڕانی هەرێمی کوردستانە کە بە بڕوای من وەکو چۆن لە بوارەکانی ترا شکستی خواردووە بێگومان لە مەجای خزمەتکردنی زمانی کوردی و نەلەبوونی سیاسەتی زمانی و پلانی زمانی و جێبەجێنەکردنی یاسای ژمارە 6 ساڵی 2014 یاسای زمانە فەرمیەکان بە جددی لێرەشا شکستی خواردەوە واتە نەیتوانیوە لە ئاست زمانی کوردیا بێ وەکو قەوارەیەکی کوردی لە هەرێمی کوردستاندا. ئەمە دوو ڕەهەندی سەرەکی هەیە. یەک ڕەهەندی سەرەکیان ئەوەیە لە نەزانینەوە سەرچاوی گرتووە کە ئەڵێم نەزانین مەبەستم ئەوەیە کە یەکەم نازانرێت قوتابی لە دایانگا و باخچەی ساوایانەوە تا ئەگاتە زانکۆ و زانکۆش تاو ئەکا لە ڕێی پێڕەوی زمانەکەیەوە لە ڕێی پێڕەوی ناو گەنجی وشەکانەوە فێری لێکۆڵینەوەی زانستی ئەبێ ئاشنا ئەبێ بە پەیوەندی لۆژیکەکان ئاشنا ئەبێ بە پەیوەندیە ماتماتیکەکان بۆچی چونکە زمانی مرۆڤ خۆی ئەو پێڕەوە ڕوو ئاڵۆزەیە کە ئەم پەیوەندیانەی تایە کاتێک کە مناڵ بە زمانی دایکی ئەخوێنێت بەو بیرکردنەوە ماتماتیکیانە و لۆژیکیانەی زمانەکەی خۆی بیر ئەکاتەوە شتەکانی دەوروبەری وەرەگرێ تەنانەت زانستەکەش ئەمە کەسانێک ئەیزانن کە پسپۆڕی زانستی زمانن ئەنجومەنی وەزارەتی خوێندنەی باڵا کە کۆ بۆتەوە ئەگەر مامۆستای بەشی کوردیشی تیا بوو بێت کە تیا نەبووە پسپۆڕێکی زانستی زمانی تیا نەبووە ئەم لایەنەیان بۆ ڕوون کاتەوە کەواتە ئەوەی کە وەزارەتی خوێندنی باڵا ئاگاداری نییە ئەوەیە کە نازانێت وەرگرتنی زانست لە ڕێی زمانی دایکەوەیە لە ڕێی دەسەڵات شکاندنەوەی مناڵە لە ڕێی دەسەڵات شکاندنەوەی هەمومانە لە هەر چەمەنێکابین بەسەر زمانەکەمانە لە ڕێی زمانەکەمانەوە ئێمە ئەتوانین زانستەکان وەرگین لە ئامارێک و لێکۆڵینەوەیە کە سەلمێنراوە ئەو وڵاتانەی کە مناڵەکانیان یا خوێندن تیانە بە زمانی دایکە خوێندن و گەشەکردن و پێشکەوتن لە وڵاتانە زۆر بەرزتر بووە سەرکەوتوتر بووە وەک لە وڵاتانە کە خوێندن تیانە بە زمانی دایک نییە ئەمجا وەکو وتم ئەم بڕیارە نەک کارێکی نانەتەوەییە کارێکی نازانستیە ئێمە ئەزانین کە ئەوەی کە پەیوەستە بە زمانەوە زمان چەند لە دەستگایەکی بەرزی وەکو ئۆکسفۆردی ئینگلیزیە یان دوودنی ئەڵمانیان یان ئەوەی کە من ناوی ئەنێم مەنامە بۆ کۆنتترۆلکردنی زمان و نووسینەوەی ڕێزمانەکەی چەند لەم دەستگای و لە ڕێ ئەم دەستگایانەوە گەشاکا و ئەچێتە پێشەوە زۆر لەوە زیاتر لە ڕێگای خوێندن و قۆناغەکانی خوێندنەوە چونکە بەرهەمی لێکۆڵینەوەی دەستگا زانستیەکانی زمان ئەمانە ئەکەونە بەردەست بەرنامەی خوێندن لە قۆناغەکانە ئەوەی کە پێڵێن بەڵگەنامەی خوێندن یا بەڵگەنامەی بەرنامەکان بەڵگەنامەی بەرنامەکان ئەنجامی لێکۆڵینەوەی ئێمە لەسەر زمانەکە ئەو ئەنجامانەیە دابەژەکرێن بەسەر قۆناغەکانی خوێندنە لە باخچەی ساوانەوە تا ئاگاتە زانکۆ ئێمە گەلێک لایەنی زمانەکەمان هەیە کە هەتا ئێستا پێیان پێ نەبراوە من پێم ناخۆشە ئەو قسەیەکەم بە زۆر ڕاستیەکە من 98 لە ئەوروپا گەڕامەوە تا 98 کوور نەیەزانی کە زمانەکەی دوو پێڕەوی سەرەکی هەیە هێشتێکیان سینتاکسە بەرهەمێنانی ڕستەیە ئەویتریان مۆرفۆسینتاکسە بەرهەمێنانی کردداری ئاڵۆزە بەمە نەزانرا بوو هەتا ئەمڕۆ کە من ئەو کتێبی مەنامێم بڵاو کردوێتەوە نازانرێت کە زمانی کوردی ڕێزمانەکەی وەکو زمانی یابانی و کۆری وایە بەواتە زمانێکی تەوژمیە بەواتە زمانێکە کە نەک تەنها بەو شەو بەڕستەکانی
واتە دائڕێژێت و واتە ئابەدەستەوە بەڵکو لە ڕێی هێز و لە ڕێی ئاواز و لە ڕێی تەوژمیشەوە واتای نوێ بەدەست ئێنێت و واتای نوێ ئابەدەسەوە ئەمانە کە پێیان نەزانراوە بە واتە لە بەرنمەکانی خوێندنانین ئەوەی کە ئێمە پێڵێن بەڵگەنامەی بەرنمەکان ئەسا بۆتان دەرەکەوێت کە لە زۆر ڕووە ئەم حکوومەتی ئێمە بایەخی بە زمان ناوە وەکو بایەخی پێناوە هەوڵ ئاات بۆ تێکدانی زمانێک کە دەستگایەکی نەبێت بۆ لێکۆڵینەوە لێ بۆ کۆنتۆڵکردنی زمانەکە بەرەو شێواندن ئەچێ بەرەو ئەوەچێ کە وردە وردە ڕێسا و یاساکانی لە ناو بچن تێکەڵ بکرێن تا ڕادەیە کرمانجی ناوەڕاستی ئێمە ئەمەی بەسەر هاتووە خاڵێکی تر کە زۆر گرنگە بۆ ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان نەک هەست بە بەرپرسیارەتی ناکا بەبرامبەر بە خەڵکەکەی و خەڵکەکەی برسی ئەکا خەڵکەکەی بێکار ئەکا ژیانی لێتاڵ ئەکا تەنانەت هەست بەوەش ناکا کە ئێمە وەکو حکوومەتی هەرێم وەکو خواروی کوردستان بەرپرسیارەتی کوردستانمان لەسرە ئێمە بەرپرسیارین لە ڕۆژهەڵاتی کوردستان لە سەروی کوردستان لە ڕۆژاوای کوردستان من لە ڕێی خۆمەوە کە پسپۆڕێکم لە زانستی زمانە بەردەوام بیر لەوە ئەەکەمەوە چی بۆ زمانی کوردی بکرێت لە خواروی کوردستانە ئەبێ ئەو ئەنجام و ئەو بەرهەمەی کە دەستمان ئەکەوێت لە زمانی کوردی لە خزمەتی زمانی کوردیا بێ لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەمەی ئێمە ببێ بە بنەمایەک بۆ بەستانداردکردنی زمانی کوردی لە سەروی کوردستان لە ڕۆژاوای کوردستان لە خواروی کوردستان و ڕۆژهەڵات من دوا قسەم لێرە ئەمەیە ئێمە ئەبێ زمانی دەستوری و دیوانی لە زمانی ستاندارد جیا بکەینەوە زمانی ستاندارد بەواتە زمانی کوردی ئەکەین بە ستاندارد بەواتە ئەکەین بە زمانی نووسین بە هەموو لایەنەکانەوە ئێمە زمانی کوردیمان نیوە ناچڵ کردووە بە زمانی نووسین ڕەنگە بڵێم لە سەراتاکانیان کە کردبێتمان بە زمانی نووسین لەبەرەوە ئێمە لەسەرمانە کرمانجی سەرروو بکەین بە نووسین کرمانجی خواروو بکەین گۆران و زازا بکەین بەڵام ئێمە لە خواروی کوردستانە یەک زمانی دەستوری دیوانیمان هەیە ئەویش کە کرمانجی ناوەڕاستە لەبەرەوە حکوومەتی هەرێم ئەبێ لە خزمەتکردنی کرمانجی ناوەڕاستا بێ ئەو کارانەی کە من کردومە بۆ بەستاندارکردنی زمانی کوردی بۆ بەستاندارکردنی زمانە دەستوری و دیوانەکەیە کە حکوومەتی هەرێم ئاوەڕی لێ نهاتەوە من بە ئەوەش بڵێم لەم کۆتاییە وەزارەتی خوێندنی باڵا باز لەوەکە ئەڵێ ئێمە کار بۆکەین زمانی کوردی بکەین بە نێودەوڵەتی بەچی کار ئەەکەی بۆ ئەوەی زمانی کوردی بکەی بە نێودەوڵەتی لە کاتێکا تۆ فەرهەنگی ئاوەزی و ڕێزمانەکەی دەرنێنەوە لە مێشتی مرۆڤ کە تۆ ڕێزمانەکەی و فەرهەنگەکەی نییە چۆن ئەم زمانەکەی بە نێودەوڵەتی ئەوان مەبەستیان ئەمەیە زمانی کوردی ئەبەنە دەرەوەی وڵاتەکەمان بۆ نمونە ئەیانەوێت لە چین کۆمەڵێک کەسانێکن زمانی کوردی فێر ببن یا ڕەنگە بەشێکی کوردی لەوێ بکرێتەوە بەمە نابێ بە نێودەوڵەتی تۆ ئەبێ جارێ زمانەکەی خۆت بکەی بەو زمانەی کە ئەچێتە ئاستی زمانەکانی ترەوە لە ڕووی زانستی و ئەکادێمیەوە هەنگاوی یەکەم ئەمە نەبوو هەنگاوی یەکەم تۆ سەرنجی جادەوبانەکانی سلێمانی و هەولێر و دهۆک بکە لە بازە شوێنە ڕۆی تەنانەت کار لە عەرەبیەکەش دەرچوو هەر تێ ناگەی یعنی ئەمە کوردستانەیە وڵاتێکی ترە کەس نییە خۆی بکە بە خاوەنی ئێمە ئەمە دەیان جار بنووسین بە بەرنامەی تەلەڤیزیۆنی وەک ئەم بەرنامەی تۆ بە بینینی بەرپرسان کەسێک نییە جۆ بگرێ لەبەرەوە ئەوە لێەوە سێرکە هەستەکەی کە ماڵ وێرانیە و بێخاوەنیە دێنە سەر دام و دەستگاکان تا ئەو ڕۆژەی کەوا هینی حیزب بن نەکەینینەتەوە و هینی دامەزراوەی کورد هەرەوە بەشێ بێ ئێمە لە هەولێر ئەکادیمیای کوردستانمان هەیە کوردیمان هەیە لێرە کودۆلۆجیمان هەیە بەڵام چەند گوێیان لێگیرا چەند توانیان یاخود ئەوانی کە دائەندێن چەند ئەوانن کە جێگەی خۆیەتی کە لەوابن لەگەڵ ڕێزما بۆ زۆربیان بەڵام ئایا هەموو ئەوانن کە قابلی ئەوەیە بڵێن نە یا قابلی ئەوەیە ئەشەوبیلا دەستی ئەشەوبیلا لە ملبن بۆ بەرپرسان و بۆ حیزبەکان بینە سەر ئەو هەنگاوانەی کەوا ئەمەی کە دروست ئێوە هاتوون بووی ئەمە هەنگاوی یەکەم نییە کاکە لە پەرلەمانی ئەم پەرلەمانی کە
خولی پەرلەمان کاکە پەرلەمانتارێک کە ڕۆژگارە خۆی بە پێشمەرگە زانیوە گەڕاوە 102 واژووی کۆ کردوێتەوە بۆ ئەوەی کە زمانی کوردی وەلا بنرێ و کۆمەڵێک دەرس بکرێ بە ئینگلیزی باش نییە ئێستا ئەم هەنگاوی دواییان ئەوەیە کە چۆن بڵێ بۆ تاقیکردنەوەکان زمانی کوردی چۆن بڵێ ڕەچاو نەکرێت ئێمە لێ بپرسی ئەڵێ آخر ئێمە مەبەستمانەکەوە پزیشکێکی سەرکەوتومان هەبێ ئەندازیارێکی سەرکەوتومان هەبێ چکە لێ بابەتەکانیان من بە پێچەوانەوە ئاڵێم حەزەکەم بینەران و بیسەرانی ئێوە کە جوان لە کەناڵەکەی ئێوە بێ لەوە تێبگەن کە ئەمریکا دەیان ساڵە بیر لەوە کاتەوە کۆلێجی پزیشکیەکەیان زمان و ئەدەب بخوێنێت بە دروستی یاخود دەرچووی ئەو کۆلێجانە بێ بۆ چونکەڵێ من نامەیە پزیشکێکم ناوێست بینێ ئامێر بێت پزیشکێکمەوەیەکەوە بزانێ سۆس چییە ئازار چییە آخر برای من زمان مێژووی نەتەوەیەکی تایە کەلتوری نەتەوەیەکی تایە بەڵام ئەمە بۆ ئەو سیاست بازانەی ئێمە کە خۆیان لە ڕاستیان نە لە ڕامیاری ئەزانن نە لە لایەنەکانی تر و نە بە ئاگان لە مێژووی پڕ چەرمەسەری نەتەوەکەمان ئاگیان لە ئەوەش نییە کە زمان کۆڵەکەی یەکەم و دەست لێدانی ئەچێتە بەرژەوەندی دوژمنەکانتەوە یاخود مەبەستیانە چونکە بەڕاستی ئەوەی کە بە دوژمنان نەکرا بە تایبەت لەم شارەی ئێمە ئەمان زۆر بە ئاسانی توانیوانە بیکەن ئەم قسانەی من دڵنیام بۆ ئەوان ئەگەر چی گوێ لە تەلەڤیزیۆنەکانی خۆشمان ناگرن خۆ ئەگەر گوێی لێ بگرن ڕەنگە هەر پێکەنینیان بە ئێمە ومانان بێ چکەوان لە خەمینەتەوانین من پێم وایە ئەگەر بگەڕێیتەوە وەک پێم وتی لە 92 چەند هەنگاوێک نراوە و ئەو بەڕەواکردنی نووسینانەی سەر کۆڵان و جادەکان ڕێنووسی کوردی وەکردنەوەی مەکتەب بە زمانەکانی تر کە تایەتی تا سەر ئێسک دوژمنی نەتەوەیی تۆیە تۆیە و کەلتوری خۆی لە لای مناڵی کورد خۆشەویستەکە و لەلایەنی زانستیشەوە برای من ئەوترێ کە تۆ مناڵێک بە زمانێکی تر بە تایبەت لە قۆناغا سەرەتاییەکانە بە زمانی کە بخوێنێ ئەو مناڵە زمانی خۆی لا بتەوێ و نەتەوێ سووگە بێ دوجار ئەو ڕێز و شکۆ لە زمانەکەی ترا ئەبینێ کەواتە ئەمە پێنان نییە بەو شتا کە پێمان و تۆ کۆڵەکەی یەکەمی نەتەوەی ئێمە جیاوازیمان چیە لەگە خەڵکی تراگەر زمانەکەمان نەبێ تۆ تێم گەێنێ ئەمە لەگەڵ زۆر نەتەوەکانی ترا کەلتورەکانمان تا ئاستی تێکەڵاویان بووە زۆر شتی چاکی ئێمە وەک چۆن مۆسیقای ئێمە دزراوە کاکە فەرهەنگی ئێمە دزراوە فارس دزیوێتی تورک دزیوێتی عەرەب دزیوێتی ئاو مەقامانی عەرەب خۆی پێوە باە ئەوە هی عەرەبن لەبەرەوە زمانەکە ئێستا لە سایی خۆمانە سوکایەتی پێکەین و بێژدانە سوکایەتی گەیشتۆتە ئەوەی کە ئێستا خەڵکێکەیە بە خوێنی ئێمە پەرلەمانتارە لە بەغا بەڵام هاوارەکە پڕبەدەم و ئەنووسێ و لە کەناڵە عەرەبیەکانەوە باس لەوە کە ئەگەر باسی سەربەخۆیی بکرێ ئەمە جیابوونەوەیە لە عێراق وەک ئەوەی ئێمە خوێنمان بۆ ئەوە ڕشت بێکە هەتا ماوین چۆن بڵێ لەژێر دەستی عەرەبا بین ئەو عەرەبەی کە وەک ئەو خەڵکە نەزانێت کە ئێمە ئەنفال و شەرەفشکاندن و ڕاگواستن و ئەمانە هەمووی لە سایی عەرەبی ئەم پارچایە وەلەو هەرگیز مەبەستم ئەوە نییە بەڵام پارچەکانی تر کەمیان کردووە هەر سەیری باکوور کە ئێستا بۆ دەرەکەوێ سەیری ڕۆژهەڵات کە بزانن لە شارە گەورەکانە ئێڵن ئاهەنگی نەورۆزی نەتەوەی ئێمە وەک پێویست بکرێ لەبەرەوە بەداخەوە ئێڵێم ئەمانە گەر بزانن یان نەزانن لە دوو بۆچوون بە دەرنیە یان لە گێلێتیە کە ئەوەش بەڵایەکی گەورەیە گێل سەرۆکاری بکە یاخود مەبەست لە پشتیەوەیەتی و دەستی دەرەوەی لە پشتیەوەیەتی وڵا دیارە هەر بڕیارێک کە بێ دیراسە بوو بێ توێژینەوە بوو پێشتر توێژینەوەی بۆ نەکرا و قسەی لەسەر نەکرا پێم وایە بڕیارێکی سەقەت دەردەچێت ئەو بڕیارش کە ئێمە ناڵێن هەر ئێمە ناڵێنەوە خۆیان یان ئەگەر دیقەت دەی
سەرۆکی زانکۆی سەلاحەدین دێتە سەر شاشەکان و دەڵێ بڕیارێک بۆ ئێمە لەگەڵینی تۆ لە ئەنجومەنی وەزارەتی تۆ لەگەڵینی کەواتە ئەو بڕیارە بۆ خۆی دیارە بڕیارێکی سەرپێی و خێرا و ناتەندروست بووە کە دەڵێن بڕیارێکی خێرا و ناتەندروست بووە تۆ وەکو گوتمان پێشتر ئەکادیمیات هەیە بگەڕێەوە بۆی پرسی پێ بکە و زانکۆکان تەیە بەشە کوردیەکان تەیە ئەو هەموو دیراستە توشتە تەیە فەرموو بگەڕێەوە بۆ هەتا تەنانەت لیژنەی پەرلەمان تەیە بەڵام وەکو گوتمان وەکو چۆن ئەوانە فەخراون ئەوانەش دیارە بەبێ پرس بێ ڕاوێژ بێ هیچ شتێک بڕیارەکان بە خواستی کەسی جاریوە هەیە بە ئارەزووی کەسی بڕیارەکان دەردەکرێن و ئەو بڕیارانش کە بە خواستی کەسی دەردەکرێن وەکو چۆن بڕیارە سیاسی و ئابووری و ئەوەکانمان هەمویان تەماشا دەکەین حکوومەتیان بەلاڕێدا بردووە و تووشی کۆمەڵک شکستی گەورەیان کردووە ئەوەش پێم وایە بڕیارێکی دیراسە نەکراو بووە و تا ڕادەیەکی زۆر خێرا و سەرپێیی بووە ئەگەر بشگونجێت ئێمە بۆ نمونە بڵێن وڵا بەشە زانستیەکانمان پێویستیان بەوە نییە ئەوەندە خۆیان خوێندنی سەرقاڵی زمانەکان وەکو زمانی کوردی و عەرەبی بکەن بەڵام ئەوە پێویستی بە لێکۆڵینەوە هەیە توێژینەوە هەیە پرسکردن هەیە گەڕانەوە بۆ ڕای لایەنە پەیوەندیدارەکان هەیە ئەو کاتە بڕیار بدرێت و بە هێواشی بڕیار بدرێت نەک ئەو بڕیارە خێرا و سەرپێیی کە ناڕزایی ئەوانەی لێکەوتۆتەوە ناڕزایی مامۆسایان و بەشە کوردیەکانی لێکەوتۆتەوە کە هاتنە سەرجادە ناڕزایی مامۆسایانی کەی لە قوتابخانەکان و خوێندنگاکاندا لێکەوتۆتەوە ئەو بڕیارانە ئەوە علامەتی ئەوەن کە نیشانەکانی ئەوەن کەەوە ئەو بڕیارانە زۆر خێرا و ئەو بڕیارە زۆر خێرا و سەرپێیی دراوە لە جێی خۆیدا نەبووە دڵنیاشم جێی خۆی ناگرێت و بە ئاراستەیەکی خراپدا یا بڵین بەواتایەکی کە ناتوانێت ئامانجی خۆی پێچێ ئەگەر مەبەستیش مەبەستێکی چاک بوو بێت چونکە بڕیارەکە دیراسە نەکراو بووە و بە شێوەیەک بووە کە خێرا بووە. ئەم بڕیارە سەرەتا ئەگەر لە فۆرمە گشتیەکە سەیری کەین دەتوانم بڵێم پێچەوانەی هەم یاسای ژمارە 6 ساڵی 2014 یاسای زمانە فەرمیەکانەوە هەم پێچەوانەی دەستوری عراقیشە چکە لە هەم مادەی چوای دەستوری عراقیشە زمانی کوردی و عەرەبی بە دوو زمانی فەرمی ناساندووە لەبەرەوەی فەلسەفەی تەشریعکردنی ئەو یاسایە بە تایبەتی یاسای ژمارە 6 2014 ئەوەیە لە چێوە گشتیەکەیە کە برەو بە زمانی کوردی بدرێ و زمانی کوردی پێش بخرێ و زمانی کوردی بەستاندار بکرێ و بە تایبەتی لە هەرێمی کوردستانە کە ئەمە پەیوەندیدارە بە ململانەی سیاسی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستانەوە بە بڕوای من ئەو کوجارێکتری ژوتم پێش ڕاپەڕین ئەم جۆرە لەبەروی ئەم ململانە سیاسیانە نەبوو بەم جۆرە لە هەرێمی کوردستانە دۆخی زمانەکە باشتر بوو ئێستا لە ئەنجامی ئەو ململانە سیاسی خراپانە لە دوای ئەوم 26 ساڵ نەتوانراوە زمانی ستاندار دروستکرێت کە هەموو بنەماکانی خۆی هەیە لە هەرێمی کوردستانە و ئەگەر ئەمە بەسمەوە بۆ بڕیارەی وەزارەتی خوێندنی باڵاشەوە کە لێکەوتەی خراپی دەبێت لەسەر زمانی کوردی یەکێک لە خاڵەکانی مەسەلەی ستاندارکردنی زمان ئەوەیە کە بوار فراوانکردن بە معنات تۆ زۆرترین بوار بڕەخسێنی بۆ زمانە بۆی کاری تیابکات جا لە خوێندن نابێ لە میدیاکان نابێ لە فەرمانگەکان نابێ لە ئاستە جیاوازەکانی زانستەکان نابێ وەختێک کە تۆی بڕیارێکی لەم چەشنە لە ئاستی وەزارەتی خوێندنی باڵا دەرەکەی ئەمە هەم لێدانە لە یاسای ژمارە 6 کەوتم پێچەوانەکەیتی هەم لێدانە لە بەستاندارکردنی زمانی کوردی کە نقطەیەکی هەرە سەرەکی مەسەلەی زمان ستاندار بوار فراوانکردن تۆ دەی بوارەکە لە باتیەوەی فراوانێکی تەسکیەکەیتەوە لە باتیەوەی دەرفەتی زیاتر بۆ زمانی کوردی بڕەخسێنی دەرفەتەکەی بۆ کەمەکەیتەوە و ئەمە لە ڕاستیە پەیوەندیدارە دیسان بەو هەژمونەی زمانی ئینگلیزیەوە لە هەرێمی کوردستانە کە من خۆم لەگەڵ ئەوەدام هەموو کەسێک ئەوەندەی ئەتوانێ و ئەوە پێویستە و ئەوە ئەرچێکی گرنگە کە خەڵک فێری زمان بێ جا ئەم زمانە ئینگلیزی بێ عەرەبی بێ فارسی بێ فەڕەنسی بێ هەر زمانێکی تر بێ تورکی بەڵام بێگومان نابێت لەسەر بە تایبەتی لە ئاستی دامەزراوەیە بە تایبەتی لە ئاستی دامەزراوە نابێت لەسەر حسابی زمانی کوردی بێ ئەمە دیسانەگە ڕەبتی کەمەوە بە قسەکانی پێشومەوە ئەمە ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە سیاسەتی زمانی و پلانی زمانی نییە چونکە تۆ سیاسەتی زمانی و پلانی زمانی نەبوو ئەو کاتە خاوەنی ڕوئایەکی ڕوون نابی کە تۆ چۆن کار لەگەڵ ئەم زمانەی خۆتاکەی ئەو کاتە هەر دام و دەستگایە دێ هەر وەزارەتە دێ هەر وەزیرە دێ هەر بەڕێزێ دێ هەر کۆنفرانسە دێ بەویستی خۆی بە پێی لێکدانەوە و تێگەیشتنی خۆی و ستافەکەی بڕیار دەرەکاتوانە بۆیە ئەمە لە ڕاستیە بەهانە نییە بۆ ئەوەی کە بڵێن وەڵا مادەم ئەم خوێنکارە ئەڕواتە بەشە زانستی ڕوتەکان ئیتر پێویستی بە زمانی کوردینی ئەگەر وا بێکەواتە ئەو کەسانەشی کاسنە قانون پێویستیان بە بیرکاری نییە
کەسێک کاچێتە کۆلۆژی یاساکار خوێنێ چ پێویستێکی بە بیرکاری هەیە بیخوێنێتوانەکەواتە بە بیرکاریشکەین بە سەرپشکی بۆ ئەو کەسانی کە خوازیارن بچنە کۆلۆژی قانونەوانە بۆیە لە ڕاستیە ئەمە بە ئەنجام وای لێ دێت ئەمە شۆڕە بێتەوە بۆ هەموو ئاستەکانی تر یعنی کە زمانی کوردی بە جۆرێک لە پلە دوو سیرکرێ لە چاو وانە و دەرسەکانی ترا و ئەمە لە ڕاستیە ئەتوانم بڵێم حاڵی وام نەبیستووە یا نەمبینیوە لە وڵاتێکە لە هەرێمێکە لە قوارێکی سیاسیە کە زمانی فەرمی بکرێ بە اختیاری عادەتا زمانی فەرمی کە ئیجباریە بۆ هەموو کەسێک وشکە لەبەرەوەی ئێمە لە هەرێمی کوردستانی کوردی فەرمیە ناکرێت زمانی کوردی بکرێ بە ینی زمانی فەرمی بکرێ بە زمانێکی اختیاری بێگومانەوە ڕاستەوخۆوەکو زۆر بابەتی تر یەکسەر خستەخانەی تەخوین و ڕەنگە زۆر کات بە مەسایل نیشتیمان پەروریش پێیان فرۆشتنیاتەوە بیان تا ئێمە خەڵکانی نیشتیمان پەروەرین ئەوە تا لە فڵان شوێنی تری داژی با بڵین پارچەکانی تری کوردستان دەوڵتانی سەردەست بەو شێوەی مامەڵە لەگەڵ زمانی کوردیاکەن بۆیە لە ڕاستیە ئەمە بە بڕوای من زۆر بە پەلا و بە خێرایی ئەم بڕیارە دراوە و هیچ داتا و ئامارێکشیان لە بەردەستان نییە لەسەرەوەی ئایا ئەو خوێندکارانەی کە خوازیارن بچنە بەشە زانستەکانی پزیشکی و ئەندازیاری و زانستەکان ئایا زمانی کوردی کاریگەری خراپی هەبوو لەسەریان یا کاریگەری باشی هەبوو لەسەریان بۆیە ئەمە پێویستە هەڵبۆشێنرێتەوە چکە لە چیەوە گشتێکەیە هەم پێچەوانی یاسای ژمارە شەشی زمانە فەرمیەکانە هەم پێچەوانی دەستورە هەم پێچەوانی بە ساندارکردنی زمانی کوردیە هەمیش لە ڕاستیە پێچەوانی ئەوەیە کە ناکرێت لە هەرێمێکە زمانی فەرمی کرێ بە زمانی سەرپشکی کە بە نەتیجە ئەمە خۆی لە خۆیان جۆرێک لە تێگەیشتن لای خەڵک دروستەکە کە کوردی ئەبێ بە زمانی پلە دوو کە ئەمەش لە هەرێمێکی وەکو کوردستانە لە ڕاستیە عیبەیەکی گەورەیە بۆ حکوومەتێکی کوردی کە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ زمانەکەی خۆیان بکات.